یەکێکی تر لەو دراوانەی کە دوای ئەوەی کە دابەزینێکی زۆری بەخۆبینی لە 120 دلارەوە تاکو 4 سفریش هات. بەڵام ئەو کاتێک کە هەرزان بوو من ڤیدیۆکم بۆیەوە دروست کرد کە گوتم لۆنا کلاسیک بکڕن یاخود هەمان لۆناترە بۆ ئەوەی لە داهاتوودا قازانج بکەن. هەروەکو دێنانە و چەنێلەکە ئازیزانم ڤیدیۆی 21 بەشی شەشەم لێرانە هەروەکو ڤیدیۆم دروست کردووە کە لۆنا کلاسیک بەرەو ملیونێر بوون. ئەوانەی کە لەو کاتێک کە منم ڤیدیۆم دروست کرد ئەگەر لۆنا کلاسیکیان کڕیە لە ماوەی 3-4 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 70 بوو 80% قازانجیان وەرگرتووە. بەناوی خوا سەلاو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساغ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتوومە لە خزمەتی ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانە کە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمۆئین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە هێوا بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. پێش ئەوەی ئازیزان بچینە سەر دراوی ئەلکترۆنی لۆنا من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆیەوە بڵاو ناکەمان لە ناو چەنێلە تەنها نیەتی ئەو چەنێلەوەیە کە ئەو دراوانە یاخود ئەو میمکۆینانەی کە لە داهاتوودا سوودێکی بۆ ئێوە دەبێت بڵاوی بکەتەوە و زانیاری ئێوە لە بواری کریپتۆکارنسی ببەمە سەرەوە. هەر کڕین و فروشتنێک کە ئێوە لە بواری کریپتۆکارنسی دەکەن یاخود هەر زەرەرێک یاخود قازانجێک لە ئەستۆی خۆتانە و خۆتان بەرپرسیاری هەر جۆرە معاملەیەک لە بواری کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی دەبن. بەڵێ ئازیزان هەروەکو کە یەکەم جار باچینە ناو نموداری لۆنا کلاسیک یاخود هەمان لۆناترە پێشەوەی لۆد ببێ ئازیزان چەند شتێک بووە باز بکەم. هەروەکو ئازانن کە لە ماوەی ڕابردوودا ئازیزان دراوی ئەم دراوە کە ترا کلاسیکە وە سەبەبی ئەوەی کە ساڵی 2022 بەڕاستی زۆربەی میمکۆینەکان و بە تایبەتی دراوی ئەلکترۆنی بیتکۆین بەرەو داکشانێکی زۆر گەورە بێت و نرخەکەی بە یەکجاری دابەزێت چونکە تیمی لۆنا کلاسیک کە زۆر ئەو پارە ئەو سەرمایە کە هەبووە لە ناو لۆنا کلاسیک شەریکەی لۆنا کلاسیک هاتوبوو و زۆربەی دراوەکانی بە بیتکۆین چەند میلیۆن دلارێک بە بیتکۆین معاملەی لە ناو ستێکی باینەنسی دانەبوو و دواتر کە پارەکەی ڕاکێشا دەرێ بەڕاستی نرخی لۆنا لە 120 دلارەوە هەتاکو 4 سفرمان بینی ئازیزان 4 سفر هات و بەڕاستی ئەوانەی کە لۆنان هەبوو زەرەرێکی زۆریان کرد. بەڵام لە پاشام داکشان ئازیزان کە کاتێک کە لۆنا داکشا هەروەکو بیداتی ڤیدیۆکەم بۆیە باز کردم ڤیدیۆکەم دروست کرد کە ئێستا کاتێک کڕنی لۆنا بوو ئەوەی چەند سفری زیاد بووەوە لە داهاتوودا قازانجێکی بێوە ببەخشی ئەوانەی کە کڕیان لە ماوەی 3-4 ڕۆژی ڕابردوودا ئازیزان 70 بوو 80% قازانجیان کرد. واتە ئەگەر بای 10 دلارت لۆنا کڕی بە ئەو کاتی کە ڤیدیۆم بڵاو کردەوە تۆ 80 دلارت قازانجە کرد و هەر چەند پارەکە زیاد بوو بە تۆ قازانجی زیاترتە کرد. مەبەستی من لەم ڤیدیۆ چیە ئازیزان؟ مەبەستی من ئەوەیە کە ئێمە ئەو دراوانەی کە بەڕاستی لە داهاتوودا قازانج بۆ خەڵکی ئێمە دەبێت من لە ناو چەنێلادانم بوو ئەوەی ئێوە زیاترن قازانج بکەن لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە. بەڵام هەروەکو بە ئێوەم وت کڕین و فروشتنی هەر دراوێک بە ئەستۆی خۆتانە من بەرپرسیارەتی هیچ دراوێک ناگرمە ئەست و واتە خۆتان بە عەقڵ و مانتقی خۆتان کاتێک کە من دراوەکە بە ئێوە ناسێنم ئێوەش کەمێ زانیاریتان ببەنە سەرەوە و تحقیق بکەن بۆ ئەوەی بەڕاستی قەناعەتتان بێت و دراوەکە بکڕن. بەڵێ ئازیزان لە ئێستادا لۆنا کلاسیک کە 3046 معاملەی پێکرێ پێشەوەی ئازیزان بابچینە سەر تایم فرەیمی 3 ڕۆژی هەروەکو لێنانە بینن ئازیزان کە لۆنا لە 301ەوە چۆن هەتاکو نزیکەی 306 ڕووی بەڕاستی ئەوانەی کە لۆنان کە من ئەو کاتی کە ڤیدیۆی 21 بەشی شەشەم من بەیوان ناسان ئەگەر لۆناتان هۆڵد کردوە بەڕاستی ئێستا قازانجێکی زۆرتان دەکرد. بەڵێ ئازیزان لۆنا لە ئێستادا لەسەر نێتۆرکی ئسریۆم و چەندین نێتۆرکی تر و هەروەها باینەنسیشە کە ئێوە ئێستا دەتوانن ئەم دراوەی بکڕن و هۆڵدی بکەن و هەروەها مەکساپلای ئەم دراوە 6 ملیارە ئازیزان هەروەکو لێرانە بین و لە ماوەی 24 کارژمێری ڕابردوودا 6.23% بەرەو هەڵکشان چووە و هەروەها
6.15 و 5.78 به نسبت ETH و اتریوم و هر وها بیت کوین برو هلکشان شو و هر وکو لیرانه عزیزان بینن که لونا کلاسیکیش تایید کراواله لان کوین مارکت کپ و تیکیشین لمی جواری گرتوه ام هلکشانی نرخی لونا لبرچی با عزیزان چون که جاو که برابری بایننس یا هاتوه و چندین لونا تو کنسوزی کردولانا اکسچنجی بایننس بوه سببی اوی که دراوی الکترونی لونا کلاسیک برو هلکشانکی گوره بروه عزیزان اوی لبیر نکن او دراوانه که پوتانسیلیان با قوت و صفریشیان زوره و به طایبتی اکسچنجی وکو اکسچنجی بایننس بیت پیشگیری لبکه اوی 100% بزانن که نرخکی دگاه تا 0.0 واتا 1 سنت بگیره حتی که دور مگرن که او جوره دروانه حتی که 50-60 سنتیش برون بلا هر وکول همو ویدیو کام بایوان بوتوه صبر و تحمل یاوی ایوه تنها به صبر و تحمل دتوانه بگم باو آواتانه که حتانه واتا به 1 شو 2 شو 3 شو 1 مانگو 2 مانگو 3 مانگ ایوه ناگنه باوشتایی که دتانوه ابه صبر و تحمل تان هبه و هر کاتکیش که هات نناو ام بازار عزیزان با طایبتی بومیم کوی نکن چون که ریسکی تیدا ایوه ستاده لبودجه کتان ترخان بکن بومیم کوی نکن بووی اگر خواه نخواست سبه میم کوی نک صفر بوه ایوه خمتان لو پاره نبی که بو دراوی الکترونی تان دانوه بله عزیزان لیستادا ایوه دتوانه لونا لسر نتورکی بایننس باشی نصر باشی مارکت بایننس سهر و کوی بینن کوکوین و چندین اکسچنجی تر که لیس بوه بای بیت و چندین اکسچنجی بناوبان کد گرینگترین یان بایننس و کوکوینه کم دراوالیس بای و دتانه بچن تریدی پیپ کن هر وها لیرانه کراکین اویش که بایننس اویش که اکسچنجی که زور به مشهوره و تا اکسچنجی که قویه که لونا کلاسیک لناو ام اکسچنجانه لیس بوه بله عزیزان تنهاتم بوی و بلیم که لونا کلاسیک آینده کی باشی دبید تنها صبر و تحملی دبید هر وکو گوتم با 1 شو 2 شو ایوه نابن به میلیونر من لهمو ویدیوکانشم با ایوه وطوه ایوه تبی با عقل و منطقی خودتان کار لسر ام جوره دراوانه بکن که براسی ل آینده دا قازانجه کی زور بو ایوه دبید بله عزیزان ایتر نام ویدیو که درجه پیبدم هاتینا کوتای ام ویدیویش هر رخنه کامن بسیاری که بولجر ویدیو ل چنل یوتیوبون بنوسن من بچه وان جوابتانه دموه تا ویدیو یکیتر وبسایت یکیتر اپ یکیتر و برنامه یکیتر هموتان بخوای گورس بیرم خواهیار و پناهی ایوه بید خواهتان لگر